بەڵەوەی کە بینیمان بەڵگەی پشتڕاستکراوەی لیژنەی باڵای هەڵبژاردننی سەرپەرشتی هەڵبژاردنەکانی پارتی دموکراتی کوردستان بوو کە پەیوەندیی تەلەفۆنی نێوان پافڵ تاالبانی و قوبات تاالبانی بوو سەبارەت بە تەزویر و ساختەکاری و گۆڕینی ئەنجامەکانی هەڵبژاردن. بەڵام ئەوەی کە ئێستا زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگی پێ دەدەن لە بانگەشەی هەڵبژاردنەوەی کە چەپ و چوونێکیان سەبارەت بە لایەنە سیاسیەکان هەیە ئایا و بانگەشە و بەم شێوازە بەکارهێنانی هەندێک بنەما کە بێڕێزیکردنە بە بنەمانی نیشتمانی و نەتەوەیەکان و دروشمی زبر و ناوزڕاندن دەتوانێت ئایندەیەکی بۆ هاوڵاتیان هەبێت و تیایدا ئەم بابەتە خەینە ڕوو لەگەڵ میوانەکەم بەڕێز حەسەن جەباری کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی کە لەگەڵما. بەڕێز حەسەن بێکەوە گوێمان لەو پەیوەندی تەلەفۆنیەی نێوان پافڵ تاالبانی و قوبات تاالبانی گرت ئەوان ئەیانە ئەنجامی هەڵبژاردنەکان بشێوێنن و بە شێوازێکی ئێستا بانگەشیان دەست پێکرەوە بە تایبەتی و لایەنە کە دژی ئەو بنەمایانن کە دموکراسی و هەڵبژاردننی لەسەر بنیاد نراوە. پێتان وای ئەمە هیچ خزمەتێک بە پرۆسەی دموکراسی لە هەرێمی کوردستان دەکات؟ زۆر سپاس بۆیەوە. من حەسەن محەممەد نووری ناسرام بە حەسەن جەباری ژمارەکەم چواردەیە لە سەر لیستی پرشکۆ لەسەر لیستی سۆفاڕۆکەی کوردستان لیستی پارتی دیموکراتی کوردستان خۆمان کاندید کردووە کە ژمارەکە ١٠٩ەیە. من بەڕاستی ینی ئەم لیژنەی باڵای هەڵبژاردننی پارتی ینی بۆم بەم هەڵمەتە بەم دەرخستنی ئەم واقعی کە هەبوو بۆ خەڵکی کوردستان بۆ ڕای گشتی کارێکی زۆر کاریگەر و بۆ ڕای گشتی بە تایبەتی بۆ بازنەی سلێمانی یانی بۆی خەڵکی ئەم شارە بزانن یانی حقەتی ئەم جۆرە سەرکردانە و کاریگەریان خۆی لە پێناسەیەکی کووردا کە باسی سەرکرداکەی ئەڵێ و کەسەیە کاریگەر بێ. بەڕاستی ئەمانە کاریگەر نین، ئەمانە فێڵەکەن، ئەمانە ساختاکەن، ئەمانە فێڵ لە میلەتەکانەکەن، ئەمانە چاواشەی خەڵکی هەرێمی کوردستانەکەن بە گشتی و یانەوێ چاوبەست دروستکەن لە بەردەم کەواتە خەڵک هوشیارن بەڕێز جەباری لە سلێمانی لەو بابەتە تێگەیشتون کە کاریگەریان لەسەر نەکات ساختەکاری لە ڕاستجیا دەکەنەوە. من بەپێی راپۆرتەکەی ئێوە بەپێ من لەم شاراژین بڕاکە خەڵک میلێکی قوڵی هەیە بۆ لیستی ١٩٠ چکە زانێ مەسەن ئەم لیستە لیستێکە باڕاستی ئاوەدانی بەڕاستی خۆڕاگری باڕاستی ئارامیە ڕوا و ئەم جۆرە بانگەشانی لایەنەکانی کایکەن نەک کێبڕکێ و منافەسەیەوەی ئەوانیکەن جۆرێک لە دوشمنایەتیە ئەوەی پارتی کات جۆرێک لە میانڕەوی و خیتابی لەسەر خۆ و هێمن و ئاراستەکردن وەگە جۆر لە خیتابە سیاسەکان جۆر لە وتارە سیاسەکانی سەرکردەکانی پارتی بگری هیچ جەنابی کاک مەسرور بە تایبەتی وەکو سەرۆکی حکوومەت کە داتا و زانیاری وردی لایە لەسەر کابینەکە و لەسەر ڕەوتی ئاوەدانکردنەوە لە هەرێمی کوردستان لە شوێنە جیاجیاکان بۆمان دەرەکەوێ ئێمە ئەمانوێت پارتی دیموکراتی کوردستان پرۆسەی دیموکراتی بەلای ئێمەوە گرنگە یان پرۆسەکە گرنگامانەوە قۆناغا بە سەلامەتی تێپەڕێنین بۆی ئێمە هەم لەبەر لە هەرێمی کوردستان هەم لە مەحفەلی نێودەوڵەتی هەم دەوروبەرمان تێبگا کە ئێمە وەکو پارتی وەکو هەرێمی کوردستان ئەمانوێ حکمڕانی خۆمان ئایندەی خۆمان لە قۆناغێکەوە بین بۆ قۆناغێکیە. ئێمە بەڕاستی ینی ئەمە نەلوود بەرزیە ئەمە نەغرورە ئەوەی ئەمان لە محادثەکە باسیەکە نەغرورە جەنابی کاک مەسرور بەرزانی ئەڵێن نە هیچ شتێکە ئەوە واقعە و ڕاستیە کە مەسرور بەرزانی شعارێکی هەڵگردووە خزمەتکاری ئەم میلەتەیە وە خزمەتکاریەکەیشی بە فعلی تۆمار کردووە چەسپانێتی ئەوە داتا ئەوە ژمارە ئەوە ڕێگەوبان ئەوە باڵەخانە ئەوە ئاوەدانی ئەوە قوتابخانە هەمووی ئەمانە مەلبوسن لەسەر ئەرزی واقعان ئەمەی ئەمانیکەن تەنیا پیلان گێڕیە تەنیا ئایانەوێ بگەنەوە بە باڵای پارتی ئەجنا ئەوان لە باڵای پارتیانی ئایانەوێ هەموو تمەحێکیانەوەیە بگەنەوە باڵای پارتی ببوورە بڕۆکە ئەمان پرۆسەکە ناشرینەکەن ناتوان پرۆسەکە جوانگە پرۆسەیە پێویستە هەموومان کاری لەسەرکەین. ئەم جارە بە قورسی دەیان ڕوخێنین هەر لە سەرەتای بانگەشەکەشەوە دروشمی ڕوخاندن و تێکدان و نەهێشتن دەدەن. ئەم جۆرە دروشمانە خزمەت بە هاوڵاتی هەرێمی کوردستان دەکات بەم دروشمانە و دژایەتیکردنی پارتی دەنگ کۆ دەکرێتەوە. لەو بڕوایم خەڵکی سلێمانی چاوەڕێی چیەکە؟ چاوەڕێی ئاوەدانیەکە، چاوەڕێی ژیانێکی باشترەکە،
چاوەڕێی ئارامیەکە، چاوەڕێی موچەکانیان لە کاتی خۆی بێ، چاوەڕێیەکە شەقامەکانیان بۆ قیرتاوکرد، چاوەڕێیەکە خۆشگوزەران من خەڵک بە دوام دروشمانیان ناگەڕێ و باوەڕشی پێنی و قەناعەتیشی پێ نەماوە. چوەمانە زۆر تاقی کرداوە، خەڵک زۆر هەبوو ئەیوت ئەبێ پارتی بڕوخین، ئەبێ حکوومەتی هەرێم لە بنا هەڵتەشێنین. دوای نەتیجەکەی وەکو لە ڕاپۆرتەکەی ئێوەشە باسییانگە و هاوڵاتیانە خەڵکی سادە و ساکاری ئەم نیشتیمانی من خەڵکی سلێمانی خەڵکی گەڕەکانی شان تێگەیشتون کە حزباتی ناکرێت بکرێتە مودێلی حکومڕانی، ناکرێت حزب ینی لە جێگەی حکومت بێ. بۆیە زۆر جوان تعبیریان لێکرد، زۆر جوان گزارشتیان لێکرد. بۆیە من پێم وایە خەڵک باش تێگەیشتووە هەم لە دروشمەکانی پارتی کە دروشمی واقعین و جێگیرن بۆ خزمەتیەوە، هەم لە دروشمی ئەو خەڵکانە کە ئەیانێ بە ئاڕاستەیەکی چاواشەکاری و هەوڵی ئەوایەن کە پێش پرۆسەی ئینتیخابات بە تەزویر بڵین ئەمە نەتیجەکەمانە، ئەمە کورسیەکانمانە، کە ئەمە خیانەتە لە پرۆسەی دیموکراتی، ئەمان وڵاتە گەڕێنێتەوە بۆ قۆناغێکی زۆر دواکەوتوو. باشە بەڕێز حەسەن، ئەمان بە زمانی ئینگلیزی بێکەوە قسە دەکەن لە توێژەکەدا، بەڵام ئاماژە بۆ دەکەن ئەوان داوایان لە بەغدا کردووە دۆستەکانی دیکەیان لە دەرەوەی هەرێم کە یارمەتیان بدەن، پەنابردن بۆ لایانی دەرەکی و ئەو کەسانی کە دژی قەواری هەرێمی کوردستانن بۆ سەرخستنی پرسێکی ناوخۆیی دژ بە لایەنێکی دیاریکرا و ئەچێتە چه چوارچێوەیەکە ئەمە سیاسەتە، ئەمە حکومڕانیە؟ بڕواکە منەمێ زۆر یان وردەکاریکی باشکن ئەو دۆستانی ئەوان کە دڵیان پیان خۆشیان دۆستا ئەو دۆستانە هەمومانە بینی لەسەر شاشی تەلەڤیزیۆنەکانەوە کە بەرەیەکن ئەم بەرێ وردە ینی خەریکە دابەزن. مەسەن تۆ سەیری کە بزانە حزبڵات چی بەسەرهات، پرسیەکان چیان بەسەرهات، ئەوانەی کە لەم بەرەیان یان شانازی بەم بەرەیەکن کە بەرەیەکە تەنیا نەهامەتی بە وڵاتەکانی خۆیان هەر وجودی ئەمانە لە هەر شارێک لە هەر وڵاتێک واکە مستەوای ئابووری نزم بێ، ژیانە نزم بێ، گوزەران نزم بێ، ڕێگەوبانت نەبێ. ئەوەی خۆی بەو بەرەوە هەڵواسیەوە کە ئەمانیش لە چوارچێوەی ئەو بەریان بەرەیەکە ناتوانانی خزمەت هاوڵاتیان کە تەنیا ئەوێ لە دەسڵات تا بمێنێتەوە ئەیانێ خۆیان خۆشگوزەران بن. ئەینا ئەم ململانەیە هەیە، ئەم کۆنفلکتەی کە هەیە بەڕاستی لە بینی دوو بەرابەرێکی دیموکراتی کە پارتی دیموکراتی کوردستان مەشغەڵەکەی هەڵگردۆ بە ئاڕاستەیەکی نەرم، بە ئاڕاستەی خۆشگوزەرانی، با بەرەیەکی کەشەیە کە ئەمان خۆیانی پێوەبایەن. بەڕاستی ئەو بەرەیە کە وردە خەریکە پلیکانەکانی ئەڕۆخێ وردە خەریکە خەڵکی شاری سلێمانی زۆر وریان ویستمەوە پێ بڵێن خەڵکی زۆر وریان زۆر باشە لە بەرەوەی سلێمانی ئەو کەسانی کە پارتین و لە سلێمانین چەند جار پارتین وەکو باسی دەکەن. ئەگەر بەو شێوازە کە بانگەشە دەکرێت ئەوان بێن شارەکانی دیکە وەربگرنەوە چی بۆ دەکەن؟ ئەگەر پارتی لەو ناوچانە باڵا دەست بێت چی بۆ خەڵکی سلێمانی دەکات؟ وەکو کاندیدێکی پارتی توانن بە پشت بەستن بۆ کارانەی کە پێشووتر کراوە چی بە خەڵکی سلێمانی بڵێن؟ لە هەموو خەڵکی کوردستان نەزانێ خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی شەزان لە دوای 1990ەوە ئەوەی دەسەڵات بۆ لە سلێمانی، ئەوەی حاکم بووە لە سلێمانی، ئەوەی پارێزگار بووە لە سلێمانی، بە ئیستاشەوە ئیدارە و لۆکاڵەکە لە ژێر دەستی ئەوانە بووە. ئەوان نەیانتوانیە بن بە عاملێکی خێر و وەکوەوەی باسی یەکەن چاکەی گشتی کە لە سیاسەتە هەیە ئەم عاملە خێرەوە ئەم چاکەی گشتیە تەرجمەکەنەوە بۆ واقع. هەمیشە خەریکی چی بوون؟ ململانیە، تەکەتول، دووبەرێکی ئاژاوەنانەوە کە ئەمانە هیچی خێری ئەم شاریتیانە، هیچی نابێتە مایەی خێر بۆ ئەم شار. لەبەرەوە خەڵک ئەم جارە مەیلێکی قوڵی هەیە کە پارتی تاقی بکاتەوە. بۆیە داوا لە دەنگدەرانی شاری سلێمانیان لێ یەکەم، داوایان لێ یەکەم تەنیا یەک جار پارتی تاقی بکەنەوە کە دەسڵات بێ و حاکم بێ و نفوزی هەبێ و دەنگ بێنێ بڕوا بکە ئەوەی لە هەولێرەیە، ئەوەی لە زاخۆیە، ئەوەی لە سۆرانەیە، ئەوەی لە شارەکانی کە هەیە. لەبەرەوەی سلێمانی خۆی سروشتەکەی جوانە، سەرچاوە مرۆیەکەی دۆڵەمەنە، خەڵکەکەی دڵسۆزە، خەڵکەی نیشتیمان پەروەن ئەبێ بە شارێکی نمونەیی. بەڵام تکان یەکەم جارە هەڵوێستیان هەبێ و هەڵوێستیشان ڕوونە و وشیاریشن و ئاسی وشیاری شاری سلێمانی زۆر بەرزە. دڵنیام ئەم جارە مەیلێکی زۆر هەیە بۆ تاقیکردنەوەی پارتی، بۆی تاقیکردنەوە بۆ معنایاڵ مژیان تاقییان کردوێتەوە کە بەرگری کردووە، تاقی کراوەتەوە لە ئاوەدانکردنەوە، تاقی کراوەتە لە خزمەوە. بەڵام بۆ شارەکە گرنگە، بۆ ئەم شارە گرنگە کە لیستی 190 لە ناو دڵیان نابێ، لە ناو دڵیان نابێ دەنگی پێبن، دەنگ بە 190 بن و من ژمارەکەم 4 بۆی ئاوەدانی
و ئەم پرۆسە دیموکراتیە بەردەوام بێ و ئەم شارە ئاسوودە و ئارام بێت. زۆر باش. بۆیە تکایان لێ یەکەم، بۆیە داوان لێ یەکەم. بەڵێ باشە سەرکەوتوو بن. زۆر سپاس بەڕێز حەسەن جەباری کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی لەگەڵ کوردستان 24 بووی.